خراپی دۆخی ئابووری و نەبوونی سوتەمەنی لە سریلانکا گەیشتە هەستێک هاوڵاتیان بۆ چێشلێنان پەنایان بۆ کەرەستەی سەرەتایی دار و خەڵووس بردووە، بەڵام دوجار لەوە زیاتر بەرگەیە و دۆخەیان نەگرت و پەلاماری کۆشکی سەرۆکایەتیاندا و سەرۆکیش بە پەلا هەڵهات و گڕیان لە ماڵی سەرۆک وەزیرانیش بەردا. سریلانکا کە بە وڵاتێکی تاڕادێک دەوڵەمەند هەژمار دەکرا لە ساڵی 2020ەوە بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا و بەڕێوەبردننی خراپی حکومڕانانەوە قەیرانێکی ئابووری قوڵ بەرۆکی گرتووە کە لە دوای ساڵی 1948ەوە وەرگرتنی سربەخۆی ئەو وڵاتەوە ئەم قەیرانە بێوێنەیە. سریلانکا وڵاتێکی دوورگەییە و دەکەوێتە باکووری زەریای هەندی لە باشووری ئاسیا. ژمارەی دانیشتوانەکەی 22 ملیۆنە و قەرزێکی 51 میلیارد دۆلاری لەسەر کەڵەکە بووە کە لە سەدا 10 قەرزە دەرەکیەکانی هیچینە. لە ماوەکانی ڕابردوودا نۆرەی درێژ و بێپسانەوەی ئۆتۆمبیل و بارهەڵگرەکان لە وێستگەکانی سوتەمەنیدا لە سریلانکا بوو چیرۆک و هەواڵی ڕاگەاندنەکانی جیهان. دواتریش نرخی خۆراک و غازی چێشت و پۆشاک و کرێی گواستنەوە و تەنانەت وزەی کارەباش کە حکوومەت دابینی دەکا بە شێوەیەکی نائاسایی بەرز بوونەوە، بەتایبەت دوای ئەوەی بەهای ڕوپیەی ئەو وڵاتە دابەزینێکی گەورەی تۆمار کرد. گۆشت نرخی سێ هێندە بەرز بۆتەوە، هاوڵاتیان بیریشی لێ ناکەنەوە. سەردەمێک بوو ماسی نوێ بە نرخێکی ئاسایی بەردەست بوو، بەڵام ئێستا بەلەمەکانی ڕاو بەهۆی نەبوونی گازی کارپێکردنەوە چیدی ناتوانن ڕاو بکەن. ئەو ڕاوچیانەشی دەتوانن سوتەمەنی بەدەست بهێن و دەچنە ڕاو بەرهەمەکانیان بە نرخێکی بەرز بەو میوانخانە و چێشتخانانە دەفرۆشنەوە کە زۆرینەی سریلانکیەکان ناتوانن سەریشی پێدا بکەن. لەم دۆخەدا وەک دەڵێن نیسکێنە بووەتە خواردنی خواپێدا و خۆشبەختەکان. 3 ساڵیش دەبێ خوێندن لە ڕێی ئۆنلاینەوەیە بەهۆی ئەوەی سوتەمەنی نییە تا قوتابیان بە ئۆتۆمبیل بچنە قوتابخانە. دەیان ساڵیشە حکومەت نەیتوانیەوە وەرهێنان لە کەرتی گشتی گواستنەوەدا بکات و یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی گواستنەوە لە وڵاتە توکتوکە. بەرەنجام زۆرینەی سریلانکیەکان گەیشتنە و بڕوایەی کەمینەی دەسەڵاتداری سیاسی و ئابووری بەرپرسی ئەو دۆخە خراپەن کە وڵاتەکانی تێکەوتووە و ئێستا باجەکەی چینە هەژار و مامناوەندەکە دەیدەن. بۆیە دوجار لە کۆلۆمبۆی پایتەخت هەڵیان کوتایە سەر کۆشکی کۆماری و دەستیان بەسەرداگرت و سەرۆک بەرەو نادیار هەڵات، ماڵی سەرۆک وەزیرانیش سووتێنرا. کەڵەکەبوونی قەرزێکی بێئامانج و گرانی و خراپی سوتەمەنی و خۆراک هاوکێشەیەکن دوور نییە توانای بەرگەگرتنی گەلی دیکەش بپەچڕێنێ و دەسەڵاتدار و ڕژێمی دیکەش ڕوبەڕووی ڕووخان و هەڵاتن بکاتەوە.